کەچکێ ڕۆژئاوا رندن بەژن زراو و بلندن هن گەور و چاوشینن هن ئەسمەر و خونشێرینن گۆن لە دنیایê tev bigerin وەک wan na hûn nabînin. باش تەماشەوانی منی هێژا خەڵکێک نووش پرۆگراماوە پرۆگراما کورد شۆ ئیرۆ خەڵکەمە لەسەر کورد و کەچکایە مخەم لە گەلک ماڵ و کۆلانە هەیە تەعداری لە کەچکان تێ ژرەخێ باڤ یان ژی ژرەخێ دێ ئیرۆ هێ باڤن هەنە گۆبینن کێفا کەچاوە شەخسێکی ڕەهات مانۆ ئەو شەخسە وەرێ لە دەری بخێ و بەحەلالتی کەچاوی بخوازێ وێ بێژێ نا هەوش بەرگۆ کێفا کەچاوی ژێر هاتیە عاکسێ بکە چاخۆرت کێ و گۆ کەسی دی وەرێ کوڕێ براکی بێ یا کوڕێ خوا هەکەوی بێ دەستێ کەچاوی بخوازێ و کەچاوی بێ نا و نەبد لێوێژی بێ وێ زۆڕێ لێکێ لێ دێچ بۆ وێ بدێدە یا بۆ کێفا تەولۆش ژوویە ناسێتە ڕەهاتی هەرتووی بکە چما تێ کەچا خۆ زۆرێ دی و گۆیەک بێژێ دە چما تەولۆتکێ وێ بێژێ کەچام بچووچکە و هێ زاڕۆکە واز مەسلحەتا وێ بێتر زانم یا بۆ مەدەم کەچاتە زاڕۆکە و بچووچکە وێ نەدەمێر حەتا مەزن بێ مەسلحەتا خۆ دەزان بێ بلایەکی بکێفا خۆ بکێ نەزەحمەتە ئەختیرا ژێر ناڤن یا خۆشتر و نێبینین گۆ دێژ کەچا خۆرت بێژێ دەی بلا کەچکا مانێ ئەجی بچووچی بوون گاڤا وەختێن باڤێتانی مەحەش هەڤدوو نەت پێرە ئەمسەر هەڤدوو بەبوونە معودی خالتیکێ وەڵڵا ئەف دەمە نەوەکە دەماوەیە تەو زلامێ خۆ بە هەڤدوو ڕەقەدا کەچاتە بەلکی زلامێ خۆ ڕەنەقەدێنێ و هەکە کێفاتە و زلامێتە ژێکی ڕەهات کەچاتە نەمەجبورە ئەو کێفاوی ژێر وەرێ نەجباریە یعنی هەیە کێفاوە ژێکیرە وەرە کێفاوی ژێرنەوەی عادیە ئەس هێڤیدارم ji dê û bava guhêj keçê xwe hebin piçek ji wê huriyeta gotbina kurkiyê xwe bila bidine keçê xwe jî me negotiye yanî bila keçê xwe şer'a bikevin lê gelek zilm û zorê jî li wan nekin û tişta bi dilê xwe bila bikin keçê weneyê her tim ber serê we dimênin keçê weneyê tim xizmeta we dikin keçê weneyê tim hêj we hene û wilo em gihane dawiya xelika xwe min bên kêf û xweşiyê de heta xelkek nû ji programa we Kurd Show